کارتە سوورەکەی کەوا درا یاریزانی سویسڕا ئیمۆبلی ئایا دروست بوو؟ یاسای نوێی فیفا لە مۆندیال دەڵێ ئەگەر یاریزانێک بەان قەست خۆی بەرداوە و کارتی زەردێ بوو یەکسەر ڤار پێی دەڵێ بگەڕێەوە و کارتی سووری پێ بدە. ئەوە یاسایە بەدەستی نوتۆنی. کارتی زەردی هەبوو، کارتی دومی زەردی کارتی دومی زەرد و سوور. جا فعلا یعنی چۆن دەڵێ نمایشێکی زۆر ناشرین و لە کاتێکدا لە ناوەڕاستی یاریگای نەهێرشت لەسەرە نەهێرشت بردووە گریانەکەی لەبەرچی بوو پەشیمانەوەی هەڵی کرد تاوەکو کارتە سوورەکەشی وەرنەگرت سویسڕەوەندا خراپ نەبوو. سویسڕا یاریەکی بە ئەرجەنتین کرد تاماوە لە بیری ناکە. یعنی دەتوانم بڵێم ڕزگارکەری ئەرجەنتین لەو یاریە مارتینز بوو، مارتینزی گۆڵپارێز بوو. بەڕای من ئیمبۆلی بوو ئەو یاریزانە کارتی سووری وەگرت. بڕوا کە مارتینزیش باشە یەک پرسیار لەلایەن من ئەوە مەسەلەن زۆر جار ئەو کۆمێتە دەبینیم دەڵێن کارتە سوورەکە با بڵێن دروست بوو کە درایم بوو بڵێ ئایا ئەگەر هەمان هەر یاریزانێکی ئەرجەنتین ئەو شتە بکات کارتی سووری پێ دەدرێت؟ کاکە ئەو بەدەستە من نییە ئەوە نابژوان بڕیا لەسەر شتێتدا بەڵام مەفروزە پێ بدرێت. باشە پرسیارێکی زۆر جار دەبینم راپۆرتێکی بینی چەند ڕۆژ پێشتر دەڵێن تاوەکو ئێستا ڤار بەشداری یاخود ناوبژوانی نێو یاریگە بە هیچ شێوەیەک ئاگادار نەکردوێتەوە نە لە کارتی زەرد نە لە کارتی سوور تاوەکو ئێستا کە نەبووە مەسەلەن نە لێدانی سزا نە گۆڵەکان کە بۆ ئەرجەنتین هەژمار کراوە. کاکلیز بڕوا بکە دەڵێ تاوەکو ئێستا ژووری ئەمە مەبەستەکە لێرە چییە؟ دەڵێ ئەوە داتا ئامارێکی سەیرە کە سەیرە تەنیا مەسەلەن سوودفەکان لەگەڵ ئەرجەنتین یەک دەگرێتەوە. ئەمە ئامارێکە ئەگەنە بڵێ مەسەلەن بۆ نمونە تیبیاریەکی خەیان دەکات کە ڤار تەداخل ناکات ئەمە باشیە نەخراپی. حاڵەتەکەی مێسی بیرە بەرامبەر جەزایر بەڵێ کارتی سوور بدایان بۆ مێسیوانە بەڵێ دەزانی مێسی کاتێک پێ لە پشتۆ پێ لە پێی دەداتن یەکسەر پێی دەگەڕێنەوە پاژە باش ینی زەخت لە ناکە تووشی پێکانی کەیان لێدانێکی بەهێز نییە دوێنێ ئەولیسێ کارتی سوور نەبوو ئینجا دێنە سەر ئەوەش باشە دێنە سەر ئەوەش